ڕۆژێکی جیهانی گرنگە 20 ئایار نەتەوەی گرتوەکان دەستنیشانی کردووە بە ڕۆژی جیهانی هەنگ کە هەنگ یەکێکە لەو بابەتە گرنگانەی کە لای خۆشمان گرنگێکی زۆری پێدەدرێت و لەم چەند ساڵی ڕابردوودا سپاس بۆخوا هەنگی هەرێمی کوردستان هێند باش بۆ چەندین خەڵاتی نێودەوڵەتی برێتەوە چەندین خڵاتی باشی برێتەوە لەسەر ئاستی جیهان. جا ئێمە ئەمڕۆ باز لە هەنگ دەکەین، باز لە هەنگەوانان دەکەین، بزانین ئایا ئەو هەنگی لە هەرێمی کوردستان بەرهەم دێنرێت لە چه ئاست و کوالەتێکدا، واروەها چۆن ئێمە بتوانین هەنگوینی ئەسڵ و هەنگوینی عادی لە یەکتری جا بکەینەوە وە کۆمەڵێک بابەت وە کۆمەڵی پرسیاری گرنگ لەسەر ئەم بابەتە دەکەین کە بابەتێکی گرنگە و بەتابەت بۆ ئەوانەی کە پیشەی هەنگەوانیان هەیە و یاخود تازە دەستیان کڕۆ بە هەنگەوانی کە بێگومان پێویستە زانیارێکی باشان هەبێت. ئێمە لەگەڵ دوو میوانی بە ئەزمون گفتوگۆ دەکەین، هەرێک لە کاروان نووری ڕەحیم و مەسعود سلێمان کە لە ستۆدیۆ لەگەڵمان و هەنگەوانن. زۆر بەخێر کاک مەسعود با لە بەڕێستەوە دەست پێ بکەم، بزانم ئایا لە کێیەکەوە خەریکی هەنگەوانیت و ئاستی هەنگەوانی لە هەرێمی کوردستان چۆنە؟ پێشەکی بە ناوی خی پەروەردگار سپاس بۆ کەناڵی پێیان بۆم دەرفەتە. پیرۆزبایی ڕۆژی جیهانی هەنگ لە خۆم و لە هەموو پیشەوەرانی خۆم و پیشەوەران و هەنگ دۆستان دەکەم. بەڵێ من بۆ خۆم لە 2008ەوە بە تەقریبی کاری هەنگەکەمەوە نزیکی 18 ساڵە ئەزمموی هەنگەوانیم هەیە و چەند ساڵێکیشە بە شێوازێکی سەردەمیانە و تەندروست خەریکی بەخێوکردنی هەنگین. لە خی پەروەردگار ئەم سروشتەی کوردستانی بەتایبەت یانێتوانم بەتایبەت بڵێم بۆ ئەم مێرووە سوودبەخش و ئەم مێرووە یعنی وەحی بۆ هاتووە دروست کردووە، چکە بەڕاستی سروشتی کوردستان سروشتێکی هێژگار دەوڵەمەندە بۆ هەنگ. لەگەڵ ئەوەشدا ئێمە کۆمەڵێک لەمپەر و کەم و کوڕیمان هەیە لە کەرتی هەنگەوانیە کە بەداخەوە نەمانتان توانیوە تا ئێستایش کەرتی هەنگەوانی ڕاستە لەسەر ئاستی جیاجیا و تاکە کەسی یان چەند کەسێک ئەلحەمدولیلا پیا بوون کە پسپۆڕن لە بوارەکە کە یعنی زانیاری سوود بەخش بڵاوەکەنەوە ئەکادیمین لەم بوارەیە، بەڵام ئێشتا ئێمە نەمانتوانیوە بەوەی ئەو لەمپەرانەوە بگەینە ئەو ئاستەی جیهانیان ئەو ئاستەی وڵاتانی چوار دەورمە. کاک مەسعود، ئێوە لە چی ناوچەیەک خەریکی هەنگاوانین و کاریگەری ناوچەکانی کوردستان هەڵبژاردننی ئەو شوێنێک هەنگی تا بەخێوەکەی چ کاریگەریکی هەیە؟ من بۆ خۆم لە قەزای پێنجوێن هەنگەوانم بە دیاریکراوی لە گوندی ئاروزەر کۆمەڵێک لەمپەر و ناڕەحەتی لە منتیقەی پێنجوێنە هەیە، ئەویش بەهۆی کردنی زەرعات و کشت و کاڵەوە کۆمەڵێک لەمپەر لە بەردەم کاری هەنگەوانی هەیە، ئەویش بە تایبەتی دەرمانە قڕکەرەکانە نەوانەی کە بۆ کشت و کاڵ بەکاردێ. بەداخەوە ئەو دەرمانە قڕکەرانە ئێستا لەمپەرێکی زۆر زۆر گەورن لە بەردەم کاری هەنگەوانی بە تایبەتی بۆ ئێمەی هەنگەوان. باش باشین لە کاک کاروان بەخێر کاک کاروان، لە کێکەوە خەریکی هەنگەوانیت و تا چەندێکیش هەوڵت داوە یاخود گۆڕانکاری هەنگەوانی لەگەڵ پێشووتر و ئێستادا کە کۆمەڵێک داهێنان هەیە چ جیاوازێکی هەیە؟ دەستان خۆش بێ. وەڵاوکو کاری هەنگداری ئەوی هەنگداری نەگەوەکو هەنگە هەبێ و بە هەنگداری حسێ بێ، وەکۆی کە بە زانستی بە خێوی کەمە لە 2009 نزیکی 7 ساڵەگە بێ ئیشی ئەم کاری هەنگداریەکەین، بەڵام هەموو پیشەیە ئەگەر بەرەو پێشچوون و تازەگەریتیان نەبێ لە کۆتایە بەرەو دواوێتەوە کەسە. جا لە ئیشی هەنگداریشە بە هەمان جۆرە، ینی ئەو ئیشەی کە تۆ ئەیکەی ئەگەر بەرەو پێشچوون نەبینی لە کەرت ینی بابەتەکەی خۆتە بە دڵنیاییەوە فەشەلێ نەویش لە ڕووی ئابوووریەوە. ئەوی جاران خەڵک لە بەرەو پێشچوونی ئەبینی لە کەرتی هەنگەوانی و ئیشی هەنگداری ئەوە بووکە هیچ وەکو کاک مەسعود قڕکەرێک نەبوو، لەوەڕ زۆر بوو، ینی شتەکان فەرەهەم بوو بۆ هەنگ. بەڵام ئێستا بە هەموو شێوازێک هەنگداری تەوق کراوە، ئەبێت تۆ محاولەکەی لەو تەوقەیە دەرچیت و کارەکە بەرەو پێش ئەگەر کەسێکیش بە ئەزمون نەبێ ناتوانێت. و کاک کاروان تۆ شەر لە ناوچەی پێنجوێن خەریکی هەنگاوانی یان لەگەڵ کاک مەسعودا بەیەکەوەنەوە لام پرسیارە؟ نەوەڵا ئێمار دووبای خۆشەویستی بەڕووی هەنگداری ئەونجا هیچ بینەکمان نییە بەڕێستان لەکوێ خەریکن؟ من لە سلێمانی خۆم دانیشتی سلێمانی، بەڵام هەنگەکانوان گەرمیان و کوێستان پێەکەین، بڵێن کاک بەسعود بە هەمان شێوازەکە، بەڵام وەکو بەیەکەوە بین من پێنجوێن نابینم بە عامەتەن
منتقی کەلارە بین و سلێمانە بین شارباژە دوای حاجی عومەران و شوێنە کاتە ناوچە جیاوازەکانەکەن لە کاتی گەرمیان و کوێستان بۆ لە گەرمی بێ کە هەنکەیە بەڵێ کاک مەسعود جیاوازی هەنگوینی شاخ و هەنگوینی بەخێوکراو چییە؟ جیاوازی هەنگوینی شاخ و هەنگوینی بەخێوکرا و چۆنێتی بەرهەمهێنانێتی ئێمە سروشتەکەمان یەک سروشتە بەڵام ئایا ئەو کەسەی کە هەنگوینەکە بەرەمەهێنێ ئەتوانێت بە هەمان ئەو سروشتەی کە لە دەرەوە هەنگوینی شاخەکە هەیە بەرهەمی بێنی ڕەنگە ئەوە زۆزێ قورس بێ بەڵام بەگشتی هەنگوین هەر هەنگوینە ئەگەر هەنگێک بۆ نمونە لە سندوقێکا بێک یا لە ناودارێکا بێ یا لە ناو بەردێکا بێ ئەو هەنگە خۆی بۆ خۆی سەرچاوەکەی سروشت بێ هیچ یعنی فەرقێک لە کوالیتیەکەیان نییە ڕەنگە فەرقێکە یاویش بۆ ئێمە هاوپیشە ڕەنگە زۆر شتێ بیزانین فەرقەکەی ڕەنگە لە ڕوتوبەت و ئەوە بێت چونکە هەنگی سندوق ئێمە هەفتانە دەستکاریەکەین فەحسیەکەین هەنگی شاخ ئەوانەی نییە یعنی هەر بە خۆی بە سروشت داخراوە و ئەو ڕەنگە کاکاروان لێم تێگە کۆمەڵێک ڕوتوبە هەیە لە هەنگا جاری وایە تۆ لە دەرهێنانی شانەیەەکە یا لابردنە یا عکسکردنەوەی شانەیەەکە تەسمیمی ئەو تەسمیمەی کە هەنگ خۆی بۆ خۆی دایناوە فەرق بکە ئەگەنا لە کوالیتی هەنگوینەکە هەنگوینی شاخ و هەنگوینی هەنگەوان هەر هەمان هەنگوینە زۆر جارە بین لە پێچەکان ئەڵێن ئەمە هەنگوینی شاخە و تۆزێک بۆسپی زۆر جیاواز دروست کراوە خۆم بۆ خۆم یەکێکم لەوانەی کە ئیشی هەنگوینی شاخەکەم ناوێکی دروست کراوە و کۆمەڵی خەڵک براوی پێداوە و یعنی ئێستا بەهۆی ئەو بێسیقەیەی کە لە بازاڕە دروست بووە بەهۆی هەنگوینی هاوردە و هەنگوینی وڵاتانی چواردەور و خەڵکێکی زۆر یعنی بەجۆرە لە جۆرەکان پەروەردەیەکە ناتوانێت سروشتیەکە بپارێزێ زیاتر خەڵک خواستی لەسەر ئەو هەنگوینە شاخەیە کە دروست کراوە بەڵام خۆی سیقەکە هەر هەمان شتە تۆ ئەگەر سیقەی بە هەنگەوانێک نەکەی کە هەنگوینێکی باشی هەبێ چۆن سیقە ئەەکەی کە ئەو هەنگوینە کە بۆ تۆ هێنێ ئەوەیە کە خۆت خواست کردو کاکاروان تا چەرێک شێوازی بەرهەمهێنانی هەنگوین کاریگەری کاتە سەر کوالێتیەکەی ئێمە هەمیشە ئەوەی کە کاک مەسعودیش باسی لێوە کرد خەمی ئەومانە هەنگوینێک بکڕین کە ئەسڵ بێت و زۆر شکریتیانە بێ و هەنگێکی باش بەخێ و کرابێ و بە شێوازێکی زانستی بێ ئەمە تا چەندێک کاریگەری لەسەر کوالەتی هەنگوین هەیە لە ساسە کارەگەری هەموو ئیشێکە تۆ بە نازانستی بیکە یان دوورەوەی کە نەیزانی بیکەی بۆ هەنگەت هەیە هەنگەوانە بەڵام نازانانی هەنگ بەخێوکە زۆربەی و دەرمانانێک بۆ بەکارێنێ لە ئەنجامە ئەگە هەر زۆر ئەسڵیش بێت و زۆر سروشتیش بێت و هیچ شاخیش بێ هەر لە هەمان کاتە ینی سەرچاوێک بۆ توروژبوونی شێرپەنجە لە ئەنجامی هەموو ئەم بابەتانەیە کە ئینسانە بێوێ هەنگوینێکی ئەسڵی و عادی و ئەو نەفەرانی کە لەگەڵ مەعاملەکە ویژدانە یعنی ویژدان من هەموو جارێگەڵم و کەسی کە تۆ هەنگوینەکەی لێکڕی بزانە کەسێکی چۆنە جاتر ئەمە کێشەکەی هەموو کەسێکیش ئەم کەسی دەست ناکەوێ بەڵام لە ئەنجام ئەوەیە تۆ بەکارنهێنانی هەنگوینێکە کەسەکە ناسی باشتر لەوەی بەکاری بێنیت و کەسەکە دوو لە ڕوویەوە جەماعەت و گوێگران کەسێکی ساختە چی بێ بۆیە ئێستا ئێمە هەموو جارێکە فۆکسەکەگەڵی بڵێ ئایا ئەسڵان عادیە ئەمە یعنی بابەتێکی زۆر گرنگ نابێت ئەگەر خودی ئەو دەرمانانێکە بۆ بە هەنگ بەهکاراتن دەرمانێکی قەدەغکراون کاکاروان پرۆسی بەخێوکردنی هەنگ و بەرهەمهێنانی هەنگوین چۆن ئەگەر کەمێک باسی لێ بکەیت بۆ کەسانی کە تا ئێستا نەیانبیستەوە نازانن ئەوەی کەسی کە بڵێن نمونە بەرهەمهێنانی هەنگوینەکە ئەبێ هەنگی هەنگوین حازرگە واتە تۆ ئێمە بۆیە ساڵانە ئەیان بینە گرمیان و کوێستان ئەم شوێنانیان پێکەین بۆی ئەو کۆمەڵە هەنگی ئەگەر 5,000 وا عادەت حسێ بکەن بۆی کەسانی یاسایی تێبگەن ئەگە 5,000 هەنگمان هەبێ بۆ ئەوەی بیگەینە 100,000 هەنگ ئەم 100,000 هەنگە بچن هەنگوینمان بۆکۆنن لە وەرزی شیلەیە چونکە وەرزی شیلە هەموو کاتە شیلە نیە ئێستا بڵێن نمونە مانگی 2 3 4 بە پێی ناوچەکان زۆربەی ناوچەکانی کوردستان بێژە گەرمیان شیلەی نییە کە شیلەی شینە واتە ئەو هەنگە کۆمەڵەکەمە تۆ ناتوانانی ئامادەیەکی بۆ وەرزی شیلی ئەو شوێنە بۆیە بە هەمیشە ئێمە لە گەرمیان هەنگەکان کۆمەڵیان بەرزەکەینەوە نمونە جێشەکەی 5,000 گەین 20,000 30,000 40,000 تا ئەین سلێمانیگەین 60,000 دوایەوە لە باتیوی 5,000 گەرمیان چه هەنگوینم بکاتەوە 80,000 هەنگ ئەچێ من هەنگوینم بکۆکاتەوە کاتەمە هۆکاری گەرمیان و کوێستانەکەی هۆکارێکی ئەوەی شەکە تۆ پرۆسەکە هەنگوینێکی زۆرتر بکۆکاتەوە یعنی ئێستا نەیشی بگەرم بەس تۆ 5,000 هەنگەبەی بۆ کوێستان لە کوێستانە تۆ 5,000 هەنگە وا حسێبی بۆ بکەین نمونە نیو کیلۆ بکۆکاتەوە بەڵام کە تۆ 80,000 لەوانەیە 10 کیلۆ بکۆکاتەوە لە یەک سونەوە کاک مەسعود هەندێک هەنگوینمان هەیە کە ڕەنگەکەی هێن تۆخە بەلای ڕۆژدا ڕۆ هەنگێکمان هەیە کە ڕەنگەکەی کاڵە جیاوازی هەیە جیاوازیەکەی چییە لە نێوان ئەم دوو جۆرەیە ئەو پرۆسەی تەمەنی شانەکەمانە ئەو میوەی کە هەنگ دروستی یەکە لە سەرەتاوە ڕەنگێکی سپی کاڵی هەیە
دواتر بە پێی تەمەنی شانەکەمان شاژن کە هێلکە ئەکاتە ناو 6 پاڵوەکانەوە ئەم 6 پاڵوانە گەورە بن و ئەبنە هەنگێکی ئاسایی و دێنە دەرەوە بۆ دووبارە بوونەوەی ئەوەی کە دووبارە ئامادە بکرێتەوە بۆی شاژن هێلکەی تێبکاتەوە کارەکەرەکان تەعقیمێکەکەنە لە ناو شانەکە ئەم پرۆسەیە جار بەجار ڕەنگی ئەگۆڕێ هەتاوەکو لە سپیەوە دوای ساڵێک و چەند مانگێک ئەگۆڕێتە ڕەش و ڕەنگە ڕەشەکەش زۆر تۆق بێتەوە. ئەمە کاریگەری لەسەر کوالێتی یاخود تامەکەی نییە؟ نەخێ بە هیچ شێوە چونکە ئێمە شیلەی ئەو شیلەی کە دێ جا شانەکە هەر ڕەنگێ بێ هەر تەمەنێکی هەبێ تۆ شیلەی ساڵەکەیە یعنی شیلەی ساڵی پێشوو بۆ ئەم ساڵ دووبارە هەنگ بەکاری نایێنێتەوە یعنی هەرتیان نامێنێ. بەس کاک مەسعود کە نازام ئەو ڕەنگە ڕەشە ئەخۆی تامی جیاوازە لە ڕووی تامی شانەکەیە تامی هەنگوینەکە نیە ئەوە تەنها تامی مێوەکەیە کە ڕقە بێ جاروایە جیڕە بێ جاروای لە دەم تا ئەمێنێتەوە جیاوازی هەیە لەگەڵ سپیەکەیە جیاوازی هەیە لەگەڵ سپیەکەیە و زائیدەن ئەو ئەساسەی کە هەنگەوان دەستکردە بۆی دائەنێتەوە ئەوی شکرێتە سەر کوالێتی ئەو مەوادەی کە پێی دروست کراوە یعنی ئەوەش ئەسلی و چاکی و کوالێتی بەرزی هەیە ئەوەش ئەسلی هەیە کارگەریش لەسەر هەنگوینەکە بێت کاریگەری لەسەر شیلەکە نیە بەگشتی بەس تەنها کاریگەری لەسەر شانەکە هەیە. کاکاڕوان ئەگەر باس لەوە بکەین ئەو هەنگوینانەی کە هەیە زۆربەی خەڵک پرسیاریەوە چۆن جیای بکەینەوە هەنگوینێکی ئەسڵ ئەکرێ بە شێوە یان بە تاقیکردنەوەیە کە ئێمێتە بەردەستمان بزانین کامە ئەسڵە کامە عادیە کەس ناتوانێت ینی وەکوی کە بتوانین تۆ وەکو مختبەرێت تا جیایکەیتەوە کەس ناتوانێت وەکوتم وجدانی ئەو کەسی کە بەرهەمێناوە زۆربەی کاتەکان ئەو هەنگوینەی کە تۆ بەرهەمێنی دووکەڵی ئەو سیارانەی ئەگەر لە نزیک سیارە یان نزیک ئاوادانی بێ ئەو دووکەڵی سیارە کاریگەری لەسەر هەنگوینەکەی تۆ بێ چ جای ئەوەی کە من بتوانم ئەم ڕساسە یان ئەم مادانی کە تێکەڵی ئەم هەنگوینە بزانم ئەسڵیان عادی ئەسڵ عادی بە معنای کەلیمەی ئەوە ناکە نمونە ئەمە شەکری دراوەتیان ئەو شەکری نەدراوەتێ خۆی زۆربەی ئەو کەسانی کە هەنگوینە خۆن تەنها بیان لەو خاڵەیە ئەو خاڵە خۆی لە ئەسلیش ئەو خاڵە گرنگە نیە کە ئەو کەسانی بیری لێکەوانی تۆ زۆربەی کاتەکان کەسەکان هەنگوینی ناوشار ئەفرۆشن ئەمە زۆر ینی کە لە ڕووی کوالێت و هەنگوینی ناوشار مەسەڵەن شوێنان نزیک ئاوادانیە هەنگوینێکی باش نییە دوو ئەو کەسانی کە ئەو هەنگانە بەخێوەکە نازان کامە دەرمانە قەدەخەکرا و کامە قەدەخەکراو نییە ئێمە من تێستیشی کەم بێژ زانم ئەسڵی عادی ناتوان دەرمانێکی بۆ جیاکەم و ناتوانم بسەلمێنم کە ئەم هەنگە لە ناوشار وانە دەروی شار بوو ئەمانە هەوی لە تاقیگە ئەکرن لە تاقیگەیش لە ساسە گرنگیت ناکەن بە تایبەتی کوردستان بەسمە لە ساسە گرنگیت ناکە بڵێ ئەم هەنگوینە ئەسڵیان عادیەوەی کوردستان لە دەروی کوردستانی ڕێژەکە لە نزیکی 100 تا 400 یۆرە فەحسەکرێت 100 بۆ 400 یۆرە بۆ هەنگوینێکی 50000 ئەو فەحسە ناکەی مەجبور یعنی ئەکە سەر ویژدانی هەنگەوانە کاک مەسعود کاتە ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوەکرێتەوە ئابم شازە تاقیکەنەوە و ئەگەر بەستی وایە و ئەگەر نەیبەز وایە و ئەگەر کەوتکی هیچی ئەسڵ نییە کە ئێمە ڕێژەیەکمان هەیە لە هەنگوینە پێم وا بێش زانستیەکەی 16.7 لە 100 کاکاران وابزانم وایە ئەم ڕێژەیە ئاوە یعنی هیچ منتیقێک هەیە ئاو نەبەستێ بەڵام ئێمە شتێکمان هەیە لە هەنگوینە پێڵێن بە کریستاڵ بوون یان بلور بوون ئەم هەنگوینە تقریبەن ڕەنگێکی وەکو ڕەنگی ڕۆنەکەرەی لێدێ ئەمەیە مەینێکی پێ ئەوە ناتوانم بڵێم هەنگوینی شەکر وای لێنایە هەنگوینی ساختە وای لێنایە بەڵام 100% هەنگوینی ئەسڵی ئەبێ وای لێبێ یعنی شەرت نییە تۆ بڵێ ئیلا ئەم هەنگوینە کە ڕەنگی ئاوای لێ هاتووە ئیلا ئەمە ئەسڵەیە عادیە هەنگوینی عادی شوای لێدێ بەڵام 100% ئەو هەنگوینە ئەسڵیە ئەو جۆرەی لێدێ ئەویش کەوتۆتە سەر ساڵەکەمان ئێمە ساڵی وا هەبووە کاکاروان نەزانێ هەنگوینمان نەیبەستووە بەو جۆرە هیچی لێ ناتوە ساڵیش بووە یعنی زۆر بەستێتی هەر بیدایەتی ساڵەکە بەستێتی ئێمە ڕێژێکمان هەیە لە بەستنی هەنگوینە ئەویش پلەی گەرمایە لە پلەی 14 هەتاوەکو 5 پلە ئەو هەنگوینە بەو جۆرە ئەبەستێت لەخوا 5ەوە کە بێتە فرێزەر و ئەمانە هەنگوینەکە تەنها خەستە بێتەوە بە هیچ جۆرە بەستن تایە ڕوونایە وەیش کەوتۆتە سەر ئەو گوڵی کە هەنگەکە ئەیمژێ کەوتۆتە سەر ئەو شیلەی ئێنێ وەزائیدەن کە شوهەواکەشمان دەورەبینێ بۆ بەستن و نەبەستنی هەنگوین ئەگە ناتۆ بڵێ من هەنگوینە سووتێنم و یا ئەیکەمە ناو ئاو یا نازانم ئەیکەمە ڕۆژانە زۆر پۆستشتی وابین پێم وابێ خۆ خەڵەتاندن و هیچ شتێک ئەسڵ ئەساسی کاکارم بۆی کە تۆ گەرمیان و کەستان دەکەی چ شوێنێک زۆر باشەوە بە خێوکردنی هەنگ تایبەتمەندیەکانی خۆی
هەموو جارێک لە هەموو شوێنێک شاڵە مەڵام بزانە ئەو هەنگە چی ئەوێت تو ئەوی بۆ بکە نەک من چیم ئەوێ ئەوەی بۆ بکەم ئایسە من ئەچم بۆ سەیران ئەچم بۆ ئەو شوێنێک کە ئەمەوێ یعنی بەدڵی خۆچی بەس نابێت و هەنگ حسەبی سەیرانی بۆ چه شوێنە خۆ حەزلێتی بۆ ئەو شوێنە دایما هەمیشە تۆ پلەیەکی گەرمی بۆ جێگیرکەی بە ئامەتنتر هەموو هەنگەوانێک ئەوەی کە کەسانی هەنگەوانن تێبگەن لە بینی 25 بۆ 35 جابێ ئەمە باشترین شوێنێکە بۆ ئەو هەنگە جاتر بەعادەتەن لە ماوەکانی 1 تا 4 گەرمیان باشترین شوێنە لە یانکانی 4 تا 6 سلێمانی دەوروبەری ئەو ناوچانی وەکو سلێمانی نیمچە کوێستان باشتر لە مانگی 6 بەرەوسەر ترێبچی بۆ کوێستانەکانی جوانە کە 1500 بەرەوسەر جاری وایە 2 بەرەوسەر مەخسەم لە ڕووی ئاستی دەریاوە ئەمان باشترین شوێنێکن بۆ هەنگ کە تۆ بتوانانی گەشەی تیا بکە جا هەستەکەم ئەم گەرمیان و کوێستانە زۆر قورس و ناڕەحەت بێ بەڵام تۆ خۆشەویستێکی زۆرە بۆی شەکە هەیە بۆیە توانی تەحملی بکەیت حتمەن نەگەر هەموو جارێک ئەڵین ئەگەر تۆ هەنگی خۆش نەوێ ناتوانانی ئیشکە چونکە تۆ لە تێک ڕای ڕۆژەکە لەوانێ 3-4 ساعت لەسەر هەنگ و خۆرەتا و ئەم هەموو عزیێتە دوای دووسی هەنگ پێێتەوەیە هەر نەفرێکی ئاسایی بێ ڕەخسەری داهاڵ کاک مەسعود شێوازی هەڵگرتنی ئەو هەنگوینەی کە هەمانە تا چنێک کاریگەری هەیە لە سەرمانەوەی ئەو هەنگوینە بەباشی یعنی کاریگەری لە هەڵگرتنی هەنگوین کاریگەری هەیە و شێوازی بەکارهێنان ئەوەی چۆن بەکاری هێنی لە چیا هەڵی ئەگری کاتە ڕێنمایی چیە بۆ من وڵای بەگشتی هەنگوین خۆی لەبەر ئەوەی کە پلەیەکی لە پلەی گەرمی دروسە بێ وەکو کاکاروان فەرمووی 25 بۆ 35 باشترین شوێن بۆ هەنگوین کە هەڵی بگری ئەبێ لەو پلەیە بیپارێزی نەیەتە خوار 25 نەچێتە سەر و 40 پلە کاتە لە پلەی گەرمی ژووری ئاسایی لە مەتبەخێکا لە ئاسایی لە ناو کانتۆرەکە تادای بنێ و لە شوشەیە بێ یان مەوادی پلاستیک من پێم باش نییە هەر بەکار بێت چەند فرۆشیارەکان چاریان نییە یعنی بەهۆی گرانی مەوادوان و ئاساییە بەڵام تۆ بۆ خۆت کە لە ماڵەوە بەکارێنی بیکە لە ناو شوشەیەکی پاکی سەرقەپاتەوە چونکە هەوای خەڵگەیەت چی کاتە ناو سەلاجە و سەرقاپەکە شێکاتەوە ئێمە ڕتوبەی سەلاجەکە وەرەگری هەر پڕە بێدا ئەو ئەترشێ جاری وایە خراپە بێ بۆ ناکەبکرێتە سەلاجە بە هیچ جۆرێ چونکە پلەی هەنگوین وەکو خوێن وایە یعنی پلەی گەرمی ناو کوورەیەک ئاسایی بێ لە خوارسیەوە نییە 30 بۆ 35 ئەم هەنگە کە خۆی ئەم سروش لەم سروشتەی خۆیان ئەو هەنگوینە ئەپارێزێ تۆ شەبێ وەهابی پارێزی ڕەنگە مە 35ەکەم دەست نەکەی بەڵام 25ەکەم دەستەکەوێ خوار 14 دەست تۆ کە هێناتە خوار 14ەوە هەنگوینەکەت ئا بۆ جۆرەی لێدێ دوایش یعنی کابرا گرێت لەو کێشانەی کە ساڵانە دووبارە ئێمەی هەنگەوان ئەگرێتەوە یا فرۆشیارانی هەنگوین ئەوەیە کاڵێ کاکەوە هەنگوینەکەت بوو بەشە کرد ئێشتا ئەو عیلمە نەگەشتۆتەوەی کە مشتریشمانەیە تایبەت داوای هەنگوینەکە کە ئەبەستێ چونکە ئەزانە چۆنە ئەزانێت کە کوالێتیە بۆی باشترین شوێنەوەی کۆ تۆ لە پلەیەکی گەرمی جێگیرە هەنگوینەکەت لە دەفرێکی باشە بەکاربێنی ئێستا شت پێشکەوتووە توانی کەوچکی دار بەکاربێنی کەوچکی کانزایی بەکارنێنی چکە هەموو ئەمانە کاریگەری لەسەر بەستن و تێکچوونی هەنگوینەکەت هەیە باش کاک مەسعود ئەو شوشەی کە تیا هەڵ ئەگرین ئەگەر ڕوون بێت یاخود تاریک بێ ئەمە کاریگەری هەیە لەسەر پێم وانە زۆر ئاساییە ڕەنگەوە بۆ مختبەر کاکاروانیش پێم وابێەوە باشتر دەزانە ئەگەر ئێمە بۆ مختبەر بینێرین یان ساپڵێکمان لێوە بگیرێ ڕێکخراوێک بڵێ ڕەنگە بۆ من و بۆ ڕێژەی کوالەتی هەنگوینەکەم شوشە تاریکەکە باشتر بێ بەڵام بۆ تۆی بەکارهێنەر کە تۆ بۆ چەند مانگێک شوشەیە گەنگویرت لایە پێم وانە کاریگەرێکی وهەبێ کاکاروان لە هەنگوینە باس لە نرخەکە یەکرێ یەکسەر بۆچی دەوترێت هەنگوینی ئەسڵ زۆر گرانە و بە نرخێکی زۆر تۆتوانی دەسێ بکەوێ ئایا ئەمەش هەر پەیوەندی بە کوالەتیەکەەوە هەیە یان زۆر جارەمە قۆزراوەتەوە ینی خەڵک هەنگاوانان بە تایبەتی گلیان لێکرێکە نرخێکی زۆر دانێت لەسەر هەنگینەکە هەموو بابەتێکی هەنگەوانی ئەچێتە مەرحەلەی یەگەڵی ویژدا تێکڕای کوردستان لەبەری کولفە تۆزە گران هەنگوینیان تۆزە گران لە هیچ شوێنێکی دنیا نێکو کوردستان هەنگوینی گران هەموو دنیا بگەڕە کوردستان گرانترین هەنگوینی ئەویش هیچ لە هیچ خۆڕایە یعنی شتێک نییە بەناوی ئەوەی کە تۆ عوزرێکی هەبێ هەنگوینەکە و مادەم ئەسڵێ گران بفرۆشی بە تایبەتی و کەسانی کە گرانی فرۆشن ئەوانن کە ڕێژەی هەنگیان کەمە ڕێژەی بەرهێنانی هەنگوینیشان کەمە بە چواردەورەکە یانوێ ساغێکەن 100,000 ئەفرۆشن سەرەتای کاری هەنگداریانە کە دوایی سێ دەکەن ئەم نرخە زۆرە ساغ نابێتە چون سەر نرخە ئەسڵەیە کە لە بینی 40,000 بۆ 6,000 لە تێک ڕای کوردستانە بەڵام هەر 40,000 بۆ 6,000کەش وەکو جیهان باسیکەین ئێستا تورکیا لە دەوری 13 دۆلارە لە ئێرانەوە کەمتر لەوە بەڵام بە عامەتەن هەنگوینی ئێمە هەر گرانە هۆکارەکەی شێوە بۆ ئێمە حکومەتیش پشگیریەکمان ناگا کە تۆ هەر مەجبور بۆ گرانی بە کولفەی بەرهێنانی هەنگوینی ئەسڵ دایمە تۆزە نرخەکەی بەرزترە بێ لەوەی شەکر بێ
شەکر دایمە هەم نرخی شەکرەکە خۆی هەرزانە هەم هاتوچوونی هەم زووتریش بە بەدەستەوە بەڵام ئەسڵەکەوەیە هاتوچۆکەی زۆر قورسەوە دویش جاری وایە تۆ ئەدبێ جاری وایە نادبێ بۆیە ئەو ساڵانەی کە نادبێ ڕێژەیە کەمە بێ تۆ لە کۆی مەستەفی ئەو ساڵات ئەچێتەوە سەر ئەو هەنگوینێکە بەرهەمێنە بۆی ڕێژەکەی بەرزە بێت بەڵام بە تێکڕای لە کوردستانە ئەگەر بە زەمیرەوە فرۆشتە لە بینی 6 بۆ 40,000 زۆر باشە کاک کاروان زۆر داهێنان و پێشکەوتن و زیرەکی دەستکرد بەکاردەهێنرێت لە بوارەکانی دیکەدا ئایا زیرەکی دەستکرد یاخود داهێنانەکان هیچ کاریگەری لەسەر هەنگەوانی هەبوو یاخود بەرەو پێشچوون لە شێوازی بەخێوکردنیدا ڕوویداوە؟ بە دڵنیایەوە یعنی ئێستا ئەم دقەی ئێمە لە کوردستانە شتێکی ئۆتۆنی بەناوکە لە ئیش لەسەر هەنگ بکە بەڵام چەندەها بەرنامە هەیە کە ئەتوانێت کۆنتترۆلی وەکو چۆن ژوورێکتەیە کۆنتترۆلی پلەی گەرمی و شێ و ئاو هەموو شتێکت بۆکرێ ئێستا سنۆقەکان هاتوون بەڵام ئەوەیە لە ڕووی ئابوووریەوە بۆ هەنگەوانێکی پیشەگەر تۆزە قورسە بێ ئەم شتانە بەکاربێن اینجا زۆر بواری زیرێکی دەستکرد کاریگەری نەک لەسەر هەنگ لەسەر هەموو بەشەکانی ژیانەوێ بەڵام بۆیە کوردستانی خۆمان تا ئێستا بە شێوازێکی یعنی مەدانی خەڵک بەکاری هێنابێت کەس بەکاری نە بەڵام وەکو زانیاری وەرگرتن لە ئەیایەوە بە دڵنیایی ئیسفادێکی چاکی هەیە. کاک مەسعود گەر پرسیاری ئەو بکەین ئەو گرفت و بربەسانە چینکە لە بەردەم هەنگەوانانەوە کاریگەری کردوتە سەرەوەی کە خەڵکی ئێمە نەتوانێت سوود لەو بوارە ببینێ کارگەی باشمان هەبێ ینی ئێمە سروشتێکی جوانمان هەیە ماشەڵڵا کەسی شارەزاشمان هەیە بەڵام سێرەی هەروەکو پێویست نەتوانراوە گرنگی بەم لایەنە بدرێت. واللهی ئێمە ئەگەر بتوانم خاڵەکانە یەک بۆ ڕیست بکەم لە تەزبیح دەرەچێ نەکەم ئێمە کۆمەڵێک لەم پەرمانەیە یەکێک لەوانە گەرمیان و کوێستانەکەی ئێستا بەداخەوە ئێستا ئێمە کۆمەڵێک یعنی وای لێ هاتووە تەنانەت یعنی ناوچەکان خۆیان ڕێگەت پێ نادەن تۆ هەنگ بەریتە ئەوێ یەکێک لەو لەمپەرانە من ئێستا گەورەترین کێشە بۆ ساغبوونەوەی هەنگوین و بەرهەمی ئێمە هەنگوینی هاوردەیە ینی زۆر ئاسایی لە سنوورەکان و هەنگوینی ناسەلامەت دێتە ناو ئەم وڵاتەوە و ساقەکرێتەوە بەڵام ئێمە چەند جار ئەم گلێم گەیانەوە وڵی لە چەند شوێن باسم کردو بەڵام بە ئازادی من ناتوانم 50 کیلۆ هەنگوینی خۆم کە بەرهەمی ناو خۆمە لە سلێمانی بینێرمە هەولێر لە هەولێر بینێرمە سلێمانی یا بە هەمان شێوە لەمپەرت بۆ دروستە بێ ناڕەحەتە بی جا ئەو لامپەرانەی کە لە بەردەم گواستنەوەی هەنگەکانایە بۆ ئێمە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر لە کوێستانەوە ئەوە دەرمانە قڕکەرەکان کە وەکو باسم کرد کێشێکی گەورەیە ئەو هەنگ و هەنگوینە لە هاوردی کە دێتە کوردستان کۆمەڵە نەخۆشی بۆ ئێمە هەنگەوانە هێنێ یعنی ئەو ژینگانەی ئێمە ژینگەکانمان بە ئام سەلامەت نەماوە ئەمانە هەمووی کۆمەڵێک لەمپەر و ناڕەحەتی لە بەردەمی ئێمە کە تۆ زۆر جار ناتوانانی برەوە بە ئیشەکەت بێ یا جاری وهەیە کەسێک دروستە بێ بەداخەوە ئێمە لە کوردستان زۆربەی ئیشمان هەمووی چاولێکەریە یعنی کابرا مارکێتێکدانێ کام ئام هەموو ژێرزەمینەکان یەکا بە مارکێت هەنگەوانیەکەش تقریبان خەریکە وای لێدێ خەڵکێکی زۆرمان بۆ بتە بە هەنگەوان هیچی لێ نازانێت ساڵێ دوان لەبەرەوەی ناسەقامگیری کەش و هەوا و نەشارەزایی ئەو بەکارێنانی کۆمەڵە دەرمانوەکو کاکاروان بەکاریێنە ئەو ساڵە سقوتەکە ساڵی داهاتوو هەر ناتوانێت دووبارەی بکاتەوە گرفت بۆ هەنگەوانانی تریش دروستەکە ئەو جا دەستنەگرتنی حکومەتیان کەرتی پەیوەندیدار بە کەرتی هەنگەوانیەوە ئەوە گەورەترین لەمپەرە من ئەوە خۆم 18 ساڵی ڕێکە هەنگەوانم نەخەم خۆرێکم بینی نەسەرۆکی تۆڕی کۆمەڵی هەنگەوانانم بینی نە کەسێکم بینی وەزیری کشت و کاڵ یا کەسێکم لێبینی بڵێ کاکارێ هەنگەوانان وەرن من چیتان بۆ بکەم چۆن بکەین چی بکەینم کەرتە بەڕێوەبەرین ئەمانە هەمووی لەمپەرن کە ئێمە بە بەردەوامی ڕۆژانە لەگەڵ یانە ئازارە چێژین و نایشتوانین چارەسەری کاک کاروان ئەگە گرنگی بەم کەرتە بدرێت تا چێنێک دەبێتە بابەتێکی ئەوەی کە ئابوووریەکی نیشتیمانی بۆ خەڵک دابین بکات وە هەلی کاریش بۆ گەنجان بڕەخسێنرێت منوەکو خۆمەکەوەی کە ئیسفادەم لێ کردو و لەگەڵی شەم لە هەنگداریەکە هەموو ئیشێک نەک هەنگداری هەر ئیشێکی تر بێت تۆ بەجددی لەگەڵ یا بڕۆ و بە مەزبوطی لەگەڵ یا بڕۆ دڵنیام سەرکەوتووە بیتە لە کاری هەنگداریشە بە هەمان بەڵام کاری هەنگداریەوە تۆزە ئەرکی گرانە ئەرکە گرانەکەیەوەیە بڵێن کرێکاری کەمە یعنی کە کرێکاری کەم بوو تۆ تۆزە برە ینی ناتوانانی تا سنوورێک ئەتوانی بڕۆی بەم شێوازە تۆ ئافرەت ناتوانێت بە جۆرە ینی بارکردن و داگرنی هەنگی بۆ بکە لەوانەیە بێ فەحسێکی بەسیتە بۆ بکە مەوزەمەوەیە لە ڕووی ئافرەتەوە هەیە بەڵام ئیشەکە ینی بۆ ئافرەت زۆر قورسە بێ لە ڕووی پیاوانی شەوە کێشەکە لێرە ئەوە دروستە بێ مدەتێکە ڕێتۆ نمونە یەکی بە سەرچاوی داهاتە هیچ کێشەیەکی نیە تا مستەوای ئەوەی کە خۆت 70 سنوق بۆ هەر کەسێکی ئاسایی توانێت بەخێویکە 80 سنوق و 100 سنوقیش بەڵام کە گیرە سەوی سنوقەتی بەرەو پێشتری بەری سێرەکەی کارمەندە نییە
ئێکە کارمەندن نەبوو دانەی ینی جارێ دوان چون کێشەکەی خەڵک زۆر بێ ئەوەی کە کارمەندی نیە ترسی لە پێوەدانەکەی هەیە کەس ینی شتێکی ئاساییشە بەڵام ئەم هەموو بەرەو پێشوونە بتەوێت بێ بە سەرچاوێکی داهات بۆ هەموو کەسێک من وتمە باشترین شوێنێکە کوردستان کە تۆ بیکاری بە سەرچاویدا هەموو کەسێک ئەگەر ئەو کەسانیش بڵێن ئافرەتیش بن ئەتوان لە خوار پەنجە هەنگەوە دەست پێ بکەن و هەنگەوانیش وەکو بابەتێکی دایرەیان دەوامێک نێت و هەموو ڕۆژێ بڕۆی لەوانێ هەفتەی 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەوی لە بەهارانە ما باقی لە کاتەکانی تری ساڵە کاتێکی زۆر بۆ گەڕێنێت توانین بیکە بە بژێوی دومیشە و بە بژێوی یەکەمیشە توانی سەرچاوێکی داهاتی باش کاک کاروان کاک مەسعود پرسیارم بۆ هەردووتانە ئێوە هەڵتان ناوە لە ئەو فستیڤاڵ و ئەو بابەتە زانستیانی کە لە وڵاتانی تر ئەنجام ئەدرێ بۆ پشکنینی هەنگ و بۆ هەڵبژاردننی باشترین هەنگوین بەشداری بکەن و ئەو بەرهەمێک لە کوردستان هەیە بیبەنە دەرەوە من وڵات چەند وڵاتی ڕۆشتوین بۆ بابەتانە بەڵام لە تێک ڕای هەنگوینەکانە نەڵێن نەهاکی خۆمانە کوردستان هەر باش بوو ئێستا 2023 بوو هەڵە نەمونچین بۆ پێشبڕگەی ئاسیا بوو برایەکمانێک کاک فەرەنگ لە خەلیفانە ئەو پێشبڕگە لە ڕووی شیلەوە یەکەم بوو هی هەنگوینی کوردستان بوو تورکیا و بڵێن نمونە عمان و زۆربەی ئەو شوێنانێک کە ڕۆشتوین هەنگوینی کوردستان لە پلەی 1 و 2 لە سێمای نەچۆتە بڵێن ئەوەی کە نەتیجەیە بەدەستنێنێ بەڵام لە ئەنجامی شاوەیە کە وەکو کاک مەسعودی کەس نیە دەستێک بگرێت دەستگرتنەکە هەنێ جارێک تو بە پارە نییە یعنی ئەبێ ئەم کەسە سەپۆرتێک بکە کە تۆ بتوانانی لەمە زیاتر بڕێتە پێشەوە ئەو سەپۆرتەژ نەوتر ئۆتۆماتیکەن و کەسە ئەوەستێ لەسەر ئەوە هیچت هەیە بەڕاست نەوەڵی ساڵفەیەکم نییە ئەوەیشی کە ئێستا کراوە کە وەکو کاکاروان فەرمووی ئەو وڵاتانە گەڕاون و ئەو جایزانەی هەمووی بەدەست هاتووە بۆ کوردستان هەمووی لەسەر ئاسی تاکە کەسی شخص بووە ئەگەنا وەکو حکومەت یان وەکو ڕێکخراوێک بتوانێت دەستیت بگرێەوە وەزارەتێک من دڵنیاتەکەم هیچ ساڵێک ئێمە لە خوار ڕقەمەوە نابین کوردستان شکە باشترین بە دڵنیایی تەندروستترین هەنگوینمانێ و ئەوشی کە بەدەست هاتووە بڕوا بکە بەس لە ئاسی تاکە کەسیە بۆ یا هەنگەوانێک بووە توانێت ئیگرا ئێمە کاک فەرهەنگی هاوپیشەمان ئەو جایزەیە بەدەستێناوە دڵنیاتەکەم ئەگەر هەنگوینی زۆربەی هەنگەوانانمان بگەینیتە ئەو شوێنانە هەمان نەتایجی کاک فەرهەنگێنێ بەڵێ دووبارە ڕۆژی جیهانی هەنگاوانیتان پیرۆز بێ بەشتان ساغ بێ هیوای سەکەوتن بۆ بەڕێستان بۆ هەموو ئەوانەی کە لەو پیشە ئیشەکەن و بە هیواین لە ساڵانی داهاتوە زیاتر گرنگی بم بوارە بدرێت دووبارە بەخێر بن هەرێک لە بەڕێزان مەسعود سلێمان هەنگاوان و کاروان نووری ڕەحیم هەنگاوان کە لەم چاوەڕە لەگەڵمانە